وەکو دەستی ئێوە بڕی دەستی منیشی بڕی هەی ئەوە نانەتی تدەجیاکەی دیارنی بووە خۆ کردو بە سێری سیوەیل واللهی دیارەکە ئەوەی لێرە دیار نیم ئەجینا و ماوەیەکی زۆر خەریکی ئیش بووم بۆ دەرەوەی وڵات بۆ دوو وڵاتی جیاواز دابڕابووم بەڵام لێرە دابڕابووم لە ئیشی هونەریدا نەبڕابووم 2 ساڵ و شتێکی ژەبێ لەگەڵ کارجەریلا بەتەمای بەشی چواری گەردەلوولین بە هیوایەوەی کە پارەمان بۆ سەرف بکەن دەستکەین بە کارەکەمان ئێستاش لەگەڵ کاروان ئاواتە ئەمسی حەڵقەیەمان هەیە کە درامایەکە بە ناوی جۆرا و جۆر ئەوم بایلەکە لی تێکەی خەی ناکە ئەو دوو وڵاتە شوێ کە خەریکیشکردن بووی بۆیان باوەڕە بە بەرەمی خۆماڵی نەماڵی نەخێرە دووڵاتێکیشان بۆ مەغریب بوو دوو ئیشم بۆ ئیتالیا بوو ئەویش هەر بکار ئەو مخرجە گەنجێکە لە ئەکادیمیای سینەمای دەوام لەوێ بە تەمای هینە سینەما تەواوکە تەواویشی کردو بە مۆبایلیش ئیشەکەی کرد ئێستا وەکو جاران نییە بە مۆبایل کارێکە توانی ئەو هەموو پارە و سەرفیاتوینە لە درامایەکە سەرفکەیە توانی ئینتاجێ بکەی بە پارەیەکی کەم و بەرهەمێکی جوان ئەم ئیشەی کاروان ئاواتیش هەر ئیشێکە لەوە کە ئیشێکە لەو ئیشانەی کە بە مۆبایل بە تەمای بیکەن بە نای درامایەکە بە ناوی جۆرا و جۆر کە ئاڵێ جۆرا و جۆر تراژیدیا لە خۆیەگرێ کۆمیدیا لە خۆیەگرێ ئیجتیماعیشە اینجا 2 ساڵ و شتێکیشە لەگەڵ کاکجەلی زەنگەنە بە تەمای گێردەلوولی چوارین بەشی چوار ئیشەڵا بە هیوایەوەی پارەمان بۆ سەرف بکەن و دەستکەین بە تەسویر تۆ لە ئیتالیا ئیشێ کردو ئێستا دەوڵەمەند بی دەوڵەمەنی چی لێرە ئیشەکەم کردووە ئەسڵەن باوەڕەکەیت زۆر ئەکتەریبان کردبوو پارەی زەخمیان داوا کردبوو من یارمەتیشم ما بەبێ بەرامبەر بەبێ بەرامبەر بۆم کرد هەم بڕێوەبەری بەرهەمەکە بووم هەم دەوری سەرەکی خۆشم بووم گرنگەوەی جایزەم هێنا من ئیشەکەم بەلاو چووکە من عشقم هەیە لەگەڵ هونەرەکەمان لە مناڵیەوە لە 11 ساڵیەوە کاری منە لەگەڵ کامێرایە تێکەڵم لەگەڵ مەسرەحە لەگەڵ سینەما لەگەڵ شانۆی مناڵانە شانۆگەری گەورە لە هەموو ئیشەکانە هەر لە بواری دۆبلاجە باوەڕکە کەناڵە ئاسمانیەکان نەبوو من دۆبلاجی فلام کارتۆن مەکرد یعنی لە هەموو بوارەکانە من شارەزام چی پێبەخشی و چی لێ وەرگرتیتەوە چۆن؟ هونەر چی پێبەخشیت چیشی لێ وەرگرتیتەوە هیچی پێ نەبەخشیم بگرە زەرەرمەند بووم هەتا ئیسا نەخاوەنی خانوویەکی خۆم نە سیارەیەکی خۆم ئەو عشقەیە ترەوە عشقە گڕی گرتووە لە دڵما و کۆڵی لێ نایم تا مردن هەر عشقەکەیە مناڵەکانە خۆتا بڕۆنەوە مناڵەکانم تاک و تەمەنی ئیسەیان جامیعیان کاری هونەریان لەگەڵ کردوم درامایان لەگەڵ کردوم بۆ نمونە هەر ئیشی کاروان ئاوات سەمای تەرزە کچەکەی خۆم دەوری سەرەکی لەگەڵ خۆما هەبوو کچەکەی کەشم هەر لە ماوەیە لە جامیعە مەسرحەیەکیان کرد دەوری بینی یعنی عشقەکەیان عشقی منە هەڵیان گرتووە ئەو عشقیان لە منەوە وەرگرتووە عشقان بەرامبەر هونەر هەیە سەردەمانێک لەگەڵ هونەرمەند عیرفانی وەسا محەممەد و چەند هونەرمەندێکی دیکەش ئێوە لەسەر شاشە بوون ئیشی کۆمیدیمانە کرد باوەڕێ بێ نووسەرێکی گەورە مخرجێکی گەورە کە کاتی خۆی قسەیەکی کرد ئەڵێ لە ڕێی کۆمیدیاوە نەبێ ناناسری یەکەم ئیشم کۆمیدیا بوو یعنی ئەگەر ببێت چوار ئیشی کۆمیدی بکەی بەقەی 100 دراما ئەناسرێت بۆیە من لە هەواڵەوە ئیشی کۆمیدیام هەڵبژار بەڵام ئیسا زۆر ناچم بەلایە کام ڕۆڵەیان زۆر تۆی بردە ناو بینەرەوە واللهی ڕۆڵم زۆرە هەم لە دراماکانە هەم لە گەردەلوولە کە باوکی ئاوێزم لە بەشی سێهەمە هەم لە ئیشێکی کۆمیدیا کە بە ناوی عەبە عاشق لەگەڵ عیرفانە دەورم بینی یەکێک لە ڕۆڵەکان بە ناوی حەمە شەخشەکە شیوا بوو بەڵێ ئەمە چۆن بەرجەستەی بکە ئەمە چکات تۆزێ باوەکە گوێی لێگرت تەگە نەفەسە بوو بەڵێ بەوەش و بە عەبە عاشقیش ئەو دوو دوانە کۆمیدیە بەوە تۆزێ ناسرام هیچ کام لە حیوارەکانە لە بیرماوە ئێستا بيبي إن شاء الله بما نسيبي عبا دتخوان روح مبا
یەخۆ تەمەەن درێژبی قوربان بۆ کە دەلول بە نیازن چی بکەن وەڵی بۆ گەردەلول ئیتر ئەوە کاکجەلی چاوەڕێی مەرحەمەتی ئەمانە پارەیەکمان بۆ سەرفکەن و دەستکەین بە ئیش.